سەدان مەلەوان لە ئاوەسە هۆڵاویەکانی ڕووباری ڤلتاڤا لە وڵاتی چیک کۆبوونەتەوە بە مەبەستی ئەنجامدانی پێشبڕکێی مەلەکردن کە لە کۆنەوە بەڕێوە دەچێت. پێشبڕکێکە ماوەی 77 ساڵە بەڕێوە دەچێت. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە لەگەڵ جێبەجێکردنی ڕێکارەکانی دژی کۆرۆنادا مەلەوانەکان بەشداری دەکەن. ئەلفرێد نیکۆدێم بۆ یەکەم جار لە ساڵی 1923 مەلەی کردووە لەگەڵ گروپێکی 7 کەسی مەلەوانی لە ئاوی سارد. بۆ چەند ساڵێک مەلەوانێکی زۆر بەشدارە بوون لەگەڵێ، بەڵام ئێستا هەرکەس پشکنینی کۆرۆنانەکە ڕێگە نادرێ بەشدار بێت. مەلەوانەکان پشکنینی کۆرۆنایان بۆ دەکرێت و پێویستە دەمامک بەکاربهێنن کاتێک مەلە ناکەن. ئەوەش بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیە. بەشە قورسەکەی پێشبڕکەیەکە پشکنینی کۆرۆنایە و ئازاربەخشە، بەڵام ئاوەکە خۆشە، زۆر جوانە، بەڵام ساردە، هەروە ئەبێت چونکە کۆتایی ساڵە. بەڕێوەچوونی ئەو پێشبڕکێیە لە کاتێکدایە بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە چەندین پێشبڕکێ و بۆنەی وەرزشی لەم ساڵدا هەڵوەشاوەتەوە.